یانەی پێشمەرگەی سێمایی نەیتوانی سوود لە یاریگا و هاندرانی بینێ و سێ خاڵی گرنگی لەدەستدا لە میانەی یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی لاوان یانەکانی کوردستان یانەی پێشمەرگەی سێمانی میوانداری دهۆچی کرد. بەگشتی لە یاریەکەدا یانی خاوەن یاریگا باشتر بینران و لە زۆربەی کات یاریەکەدا تۆپ لە یاریزانانی پێشمەرگەی سێمانی بوو، بەڵام پەلەکردنی یاریزان و کەم ئەزموونیان وای کرد کە نەتوان سوود لە هێرشەکان بین کە دایان کردە سەر گۆڵی دۆهۆک. لە بەرامبەردا یاریزانانی دۆهۆک بەرگریەکی باشیان لە تۆڕی گۆڵەکەیان دەکرد و بەهێرشی پێچاوانەش وەڵامی پێشمەرگەی سێمانیان دایەوە، بەڵام سەرجەم هەوڵەکانی هەردووتی بێسوود بوو. لە کۆتاییش دیارەکە بێگۆڵ کۆتایی پێات و هەردوویانە بە خاڵێکی یاریگایان بەجێهێشت و بەرامبەربوونیانی پێشمەرگەی سێمانی بە 9 خاڵ لە پلەی پێنجەم یاریزبەندیدا و دۆکیش خۆی لە پلەی حەوتەم دەبینێتەوە لە کاتێکدا 7 خاڵی کۆ کردوێتەوە. سەردانە وەڵا ئێمە بەڕاستی تا ئێستا لەگەڵ یاریزانەکانمانە ئیشمان لەسەرەوە کرد بوو کە هیچ خاڵێکی ساحی خۆمان لەدەست نین و لە دویاری پێشوە هەردوو یارەکە لە ساحی خۆمان الحەمدوللا بە فەوز کۆتاییمان پێنا، بەڵام ئەمڕۆ ئیترەوەی کە بینی بێتشی ئەزانە کە شانسمان نەبوو ئەم نەتیجەیە بۆ ئێمە بەدڵ یاریزانەکانم نەبوو، چونکە بەڕاستی تەمۆحێکی ئەوەمانەیە بچینە سەدارە و لێکێک بین لە تیبە باشەکان و ئەنجامی باشمان هەبێت. بەڵێ خۆی هەدەفی سەرەکی لە دروستکردنی تیپی لاوان هەموو کاتێک دروستکردنی یاریزانە بۆ تیپی یەکەم، ئەمە هەدەفی سەرەکیمانە. لە دوای ئەوە بەڵێ ئێمە هەتا کۆتا یاری هەموو هەوڵی خۆمانەی کە ئینشاءڵڵا نازناوەکە بەدەست بێنین.